ڕۆمانوسی فەڕەنسی ئەلبەرت کامۆ دەڵێت ناتوانیت بەرگەی جوانی بگریت بەرەو نائومێدی دەمانبات بۆ خولەکێک دەمانباتە نێو وردەکاری ئەبەدیەتەوە و بۆ هەمیشە باڵ دەکێشێت بەسەرماندا و دەمانبات لەگەڵ خۆی. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایڵی داهێناتان لێبێت. کۆڵدپلەی و خانماکتەری ئێرانی گوڵشفتەی فەراهەنی لە کۆنسێرتێکدا گۆرانێکی بەنێوبانگی خۆپیشاندانە ناڕزایەکانی ئێران دەڵێتەوە. لە بۆینس ئایرس لە ئەرجەنتین لە شەوی هەینی و شەمەدا ڕاستەوخۆ لەسەر شانۆ لەلایەن ئەکتەری ئێرانی گوڵشفتەی فەراهەنی لەگەڵ کۆڵدپلەیدا بەشداری کرد و ئەو سرودە بە خێمێکی گەورەوە وترایەوە. لە کۆنسەرێکی مەزنیە ڕۆژە ئینێ و شەمیە لە باژارێ بۆنس ئایرس یا ئارژانتینایی گروپا موزیکیا ناودار کۆڵدپلەی bi lêstîkbana Îranê gulşiftê Ferhanî re strana Farsî berayî gotin. Em ê niha stranekê bêjin got ji aliyê gelek kesan lê Îranê ew stran tê gotin û her wiha jî ji aliyê xelkê Îranê got ew li piştî şoreşê mecbûr man ku ji Îranê derkevin. Nizanim gelo hûn di nûçeyan de dibînin yan na keçû jinên Îranê ji bo azadiya xwe bo mafên xwe li ber xwe didin. Armanca performans ev bû piştgiriya rewşa ku niha li Îranê derketiye holê bikin piştî mirina jîna Mehsa Amînî ya 22 salî di destê hêzin bi navê Polîsa Exlaqiya Îranê de li seranserê Îranê xwepeşandanan tê li darxistin. Grupa me got piştgiriya azadiyê dike, piştgiriya xwebûnê dike, em piştgiriya xwe, silav û hezkirina xwe ji keç û xortên wêrek re dişînin got li Îranê berxwe didin bo azadiyê û ew stran bi navê Baryayê ji aliyê Şervîn Hacîpûr ve hatiye çêkirin. Goserî wî bi desthilatdarên Îranê ve ketiye fikarê. Em niha wê stranê bi were par vedikin û niha bi lîstekvana Îranê Gulşifta Ferhanî re wê stranê bistrên. Hunermendê Îranî Şervîn Hacîpûr mehekberê ev stranê li ser medya civakî got û ji vê demê vir ve bûye suruda ne fermiya xwepeşandanan li Îranê. Grupa muzîkê Coldplay ji bo 10 konsertan li bajara Arjantînayê. Ahenga roja înê li seranserê cîhanê li 81 welatan bû hezaran kesan hat veşandin. Dema ku Ferahanî û Coldplay bi her re ev stranê gotin, vîdyoya Hacîpûr jî li ser ekranên mezin ya Selyumê hat weşandin. Rûken Işık, Dengê Amerika, Washington. Para las mujeres, para la vida, para la libertad. Gracias. Thank you, everybody. Gracias. خاوەنی چەندین ڕۆمان و چیرۆک و هەڵبەستە. ڕۆمانەکەی دواشەوی داوەزینی عیسا وەرگێڕایە سەر زمانی ئەڵمانی و لە فرانکفۆرت پێشوازێکی جوانی دەکرا. ئێستاش شێرزاد حەسەن میوانی زایڵەی داهێنانە. کاک شێرزاد ئەم کاتت باش. ئەم کاتت باش ئاسۆی برام. زۆر سپاس دەکەم. هەڵبەت زۆر بیرت دەکەم. زمانێکەکەینە بینێکێنە خێڵەکی دەست پێ بکە. زۆر سپاس. کاک شێرزاد ئەم ناونیشانە دوا شەوی دابەزینی عیسا ناونیشانی ڕۆمانەکەت بەرەو کوێ دەڕوات؟ بۆ ئەم ناونیشانەت هەڵبژارد؟ بڕوا دەکەم هەموو عیسا لەوەتەی کە لە خاس دەدرێ بەردەوام سەدەیەک و 200 300 ساڵی یەکەم تا دەگا بە 2000 هەمیشە هەر سەدەیەک تێپەڕیوە بەڵکو لەوەش کەمتر بەردەوام ئەو میلەتەی خۆی عیسا پەرستن بڕوان بەوە بە عیسا دێتەوە
بە تایبەتی لەگەڵ تەنگژەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی زیاتر و زیاتر گەشەی سند کە بەردەوام بێزگەلەوە چەند ساڵێک جارێک یەکێک پێیا دەبوو دەیانگوت عیسا دەیگوت عیسام و مەسلەی ئیسای ساختە تا دوا لەحزەش کە گوایە ئیسا گەڕێتەوە بۆ ڕزگارکردنی قەومەکەی بەڵکو ئەوانیش بڕوایان وایە بۆ هەموو دنیا دێتە خوارەوە کە پێی دەوترێ فریات ڕز یا ڕزگار کرد ئەو کەسە ئەو زاتانە خۆ دەزانی لە هەر سێ دینە ئاسمانیەکە لەگەڵ دینەکانی سەرزەمینی وەکو بودیزم وەکو زەرادەشتی وەکو هیندۆسیەکان کەوانیش ئاینی جیاوازیانە بەردەوام ئەو خەیاڵە هەبووە کە ڕۆژێک دێ لە کۆتایی دنیادا کە ئاخرەتی پێدەوڵە یا قیامەت خەیاڵێک هەیە کە یەکێک ئەتا ئیسلام محەممەد ئیمامی مەهدی هەیە یا محەممەد المەهدی فەرقینە هەروەها عیسا و موسا لەنەوەی داودن بە تایبەتی ئیسا یعقوبیە لەبەرەوە بەردەوام من ویستمە بڵێم ئەو شەوەی کە ئیسا دێتە خوارەوە دوجارە و دەچێتەوە ئاسمان جارێکیت کە نایەتەوە خوارەوە واتە من گومانکارم ناومێدم لە نەکچەمچی فریاد ڕز بەڵکو لە حقیقەتی فریاد ڕز گومانێکی گەورەم هەیە کە هەر هەمووی بە خوراافات تێدەگەم من دەبێت خەڵکی بیزاننەوە و من بەردەوام دەزانم تەنگژەی ئابووری کۆمەڵایەتی هەتا ئەو دۆخانەی کە تووشمان دێ لە باری سروشتیەوە کە سروشت دەکەوینە تەنگژەباری لەگە سروشت هەر کاتێ شتێکە بێت تەنگژەباری بێ لە باری ڕۆحی ئینسانی بەردەوام مرۆڤ خەونی بەوە بینیوە ڕەنگە لە ئاسمانەوە یا لە سەرزەمین بەڵام ئەو سێ ئەو ئاینانە هەمووی بە سەرزەمینی کەسیانن دەتوانم بڵێم 4-5 سەرەکیشمان هەیە بەردەوام لەو خولیایە بوون من گومانێکی گەورەم هەیە لە فریاد ڕز بەڵکو لە ئایدۆلۆژیاتی ئەرزیش خۆ زانی کۆمۆنیزم بەڵێنیدا بەهەشت دروستە لە سەرزەمین یا کۆمەلگایەکی بێت چینایەتی پڕ بێ لە عەدالەت بەڵام وەکو پۆڕیکۆر دەڵێ هەر کاتێک بە ناوی ئایدۆلۆژیایکی ئاسمانی بێ یا سەرزەمین وەختێک باس لە بەهەش دەکەین بزانە بەرەو ماڵوێرانی و خوێنباران و کارەساتی زۆر گەورە دەچین ئایا من هاوسۆزم لەگەڵ قسەی پۆڕیکۆر بیرمەندی فرەنسی 100%. بەڵێ کاک شێرزاد ئەم ڕۆمانەی تۆ وەردەجێڕێتە سەر زمانێکی جیهانی هێندەی من ئاگادار بم دەستگای چاپ و بڵاوکردنەوەکە داوای ڕۆمانەکانی دیکەشت دەکەن هەڵبەت لە وەرجێڕانی ڕاوێژ سەلیم و خانمێکی وەرجێڕە وتا بەڵێ بێگومانە ئەوان حەز دەکەنەوە کۆنتراکتە بکەین خەونەوەی کەم جاریشە لە هەموو نەمسا دقەچی ئەدەبی کوردی بڵاو بێتەوە بە زبانی ئەڵمانی خۆ دەزانی لە حوت وڵاتی تکاوندەی من بزانم زبان ینی زبانی قسەکردنیان ئەڵمانیە بەڵام ئەگەر ڕاستگۆ بم لەگەڵ تۆ دەوەستێتە سەر ئەوەی بای چەند ڕۆشی دەبێ بای چەند خەڵک ڕووی تێدەکا بای چەند ڕەخنەگران و ئەوانەی ئەدەب ناسن بە تایبەتی ئەڵمانیەکان چەندە باسی دەکەن چەندە ستایشی دەکەن ئەژینا ناتوانم بڵێم خەون بەوە دەبینم کە برا خەونە بۆ من خەونەشی خۆشە وەلی بڕواناکەم ئەگەر ئەو دەقان بازاڕێکی گەرمی نەبێ خۆ دەزانی دیسان کتێب بزنسشە بۆ هەم ئەندێشە و فکرە لەبەرەوە دەکەوێتە سەر ئەوەی کە بای چەند بەڵام ئەوان حەزێکی وانەیە منیش هاوسۆزی و حەزم کە شتێکی وا ببێت بەڵێ کاک شێرزاد هەڵبەت لەناو ئەو هەموو ڕۆمان و کتێب و ئەو نووسینانەی کە لە ئەوروپا بڵاوە بنەوە بە تایبەتی لە ئەڵمانیا هاوکات ئەو هەموو فلیمانە ئەو هەموو ئیشە ئەدەبیانە ئەم کتێبەی تۆ هەڵەبژێردرێت بۆ ئەوەی کە چاپ بکرێت بەڕاستی پێم خۆشە بۆمان باسکەی چۆن توانرا جێ بکرێتەوە لە ناو دەریایەک لە ڕۆمان و ئەدەبیاتی ئەوروپیدا ئەوە زۆر ڕاستە و ساز لەوەتەی ئەدەبیات هەیە ئیسا یەکێکە لەو کارکتەرانەی لەوەتەی فلیم هەیە ئیسا یەکێکە لەو کارکتەرانەی لەوەتەی نیگارکێشان و هونەرەکان و ئەدەب بە بێشومار
بە هەزاران ڕنگ و شێواز ئیش لەسەر ئیسا کراوە خۆ دەزانەی بڕوا دەکەمەوەی بۆ من گرنگە ئەوان وەکو دەستگای چاپەمەنی خوێنەوارن بە تایبەتی پاوڵ کە لەگەڵ خانمەکەی ئاوڕا بڕوایان وایە ئەمە دەقەچی زۆر تازەیە و لە ئەدەبیاتی غەربی بەم شێوە باسی ئیسا نەکراوە و ئەوان زۆر تاکی دەکەن دەڵێن ئیسا چیترە و ئیسای مێژوونیە تۆ ئیسایەکی کەتێناوە قسەکەچیان ڕاستە قسەکەیان لەوەدا ڕاستە کە من ئیسام کردەوە بە دەمامک ئەو چۆن لە خاص دراوە من بە خۆشم هاتووم بیرم کردەوە کوردیش بە درێژایی زەمن بە تایبەتی لە گەلاوێژی 1923 لە دوای زەنجیزیانی یەکەم بە خەڵک و خاکەوە لە خاچە درێت ئایا ئەو کتێبە نەتەوەگەریێنەوە تا نەتەوە پەرستیە یعنی ناسیۆنالیزمەکی نارسیستی عاشق بە خۆیەتی نەخێ بەڕاستی من واقعانە باسی ئەوەم کردووە کە ئەم کتێبە بە تەنیا ئەوانیش دەڵێن یونیڤێرساڵە دەتوانم بڵێم جیهانگیریە چونکە باس لە ئینسانەکەم من دەمەوێت بڵێم مرۆڤ لەوەتەی هەیە مادامەچێ لە ئاسمانەوە هەڵدراوەتە خوارێ هەر هەمووان پەنابەرن بە بەڵگەی ئەوەی هەموو ئاینەکانیش زەخت دەکەنەوە لەسەرەوەی کە دەچینەوە ئاسمانێ ماڵی ئێمە ئاسمانە بەڵام لە هەمووان ترسناکتر لە سەدەی 20 کوردیەکێکە لەو میلەتانەی لەسەر خاک و جوگرافیا و مێژوی خۆیە وەلی پەنابەرە کە لە تاراوگە دەژی و من بڕوان بەوەیە مرۆڤایەتی بە گشتی لەم ڕۆکەدا سەردەمی بە تایبەتی ئێستا سەردەمی کۆچ و ڕە و پەناهەندەیە. کاک شێرزاد زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین ئەگەر تا بەیانیش قسە بکەین بەڕاستی تێر نابین لە قسەکردن و گفتوگۆ لەگەڵ ئێوەدا هەر بژین. زۆر سپاس هەواڵێ زۆر سپاس هەر بژین. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. نووسەر و کۆمەڵناسی ئەمریکایی بۆ بێنێت دەڵێت کۆلاجی خەونەکان وێنەی ئامانجەکانتە وەک ئەلبومی وێنەکانی داهاتوو وایە لە جیهانەوە چەندین دیمەن و ساتە وەختی گرنگ و جوان و پڕمانەمان بۆ ئامادەکردوون. ئەسپ سواری و ڕمبازیان یەکێکە لە نەریتە کۆنەکانی ناوچەی شارەزور و خولیای ژمارەیەکی زۆری هاوڵاتیانی ئەو دەڤەرەیە. ئەسپی کوردی لە مەیدانی ئەسپ سواری و ڕمبازیاندا لەسەر دەستی ڕاهێنەرە کوردەکان ڕادەهێنرێن و ئاشقانی ئەم مەیدانە بە گەنج و پیرەوە کۆ دەکاتەوە. ئەسپ سوارەکان نازناوی خۆیان هەیە کە لە خانەوادەکانیانەوە لە کۆنەوە تا ئێستاکە بۆیان ماوەتەوە. فەرحان هەورامانی بۆ زایەڵە میوانی ئەسپ سوارەکان بوو. سامان ڕاهێنەری ئەسپا بۆ ئەسپ سواری و خۆی دەڵێ بە هەمان شێوەی باوک و باپیرانی دەیەوێت درێژە بەم حەزە بدات. ئێستا ئەسپەکەی کە کوردیە هێناوێتی بۆ مەیدانی ئەسپ سواری و ڕمبازێن. و حەز و ئارەزوی ئێمە تەبعەن ئێمە لە وڵاتی ئێمە لە وڵاتی عێراق لە هەر شوێنێک و لە هەر شارێک تەبعەن گروپێکمان هەیە بۆ قەزای ئەسپ سواری و تر
قەزیە ئەسب سواریش حەزیەکە چۆن لەم دنیا هەر کەسێ و حەزێکی هەیە من وەکو خۆم حەزم زۆر لە ئەسب سواری. ئەم نەریتە لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا بووەتە بەشێک لە حەزەکانی دەیان هاوڵاتی کە هەمیشە لە مەیدانەکانی ئەسب سواریدا کۆ دەبنەوە و نمایشی ئەسب سواری خۆیان دەکەن. وردە خەریکی نەگەڕێنەوە بۆ ئەوینی باو با پیرمانەویسە من کاوەسەڵتەمە یاتیادیەوە بەلام ئەم جلوبەرگەوە ڕێک و پێگاتم لەوانەیە کەسێکەیە بڵێ ئەمە چییە بەڵام نازانێت کورد وەختی خۆی ساحەبی ئەم کەل و کولتورە جوانە بووە ئەم ماین و ئەسب سواری و خەڵک و تێکەڵای و هیچ تۆفەرق و تەوافقێ نەبووە لە بینی هیچ کەسا شکر بۆ خۆی گەورە ئیسەش خەریکە هیچ نامێنێت. لە مەیدانی ئەسب سواری و ڕمبازێندا گەلێک جار بەشداربووەکانی جلوبەرگی کۆنی ناوچەکانی خۆیان دەپۆشن و دێن بۆ بینینی ئەسب سوارەکان. ئەم بینینی ئەمەینی ئەمە ئەسب سواری ئەمە خولەیەکی باو باپیرانی کۆنی خۆمانە و نمایشتێکی جوانە ئەگەر شارەزاوینەوێ لە مەیانە ناتوانانی ئەسب سواری بکەیت هەرەوە شەر نییە بڵێ ئەسپم هەیە. سامان دەڵێت ئەسپی کوردی باشترە بۆ ئەسب سواری و دەبێت لە تەمەنێکی کەمەوە ڕاهێنانی پێ بکەیت تا ئەو کاتەی ئامادە دەبێت بۆ ئەسب سواری. خۆی ئەسپ و ماین جیاوازی هەیە لە قەزەی سواریە ئەسب لە تەمەنی 2 ساڵیا بیگریت عیبیتیانە کەمتری شەر بیگری باشە تا کەمتر بیگریت تەشبیات نەوێت وەکو مناڵێک وایەت چۆن لە مناڵیەوە چی و بەگویادا ئەوە فێرەوێت بەس کە گەورە بوو لە دەست دەرەچێت. ئەسب سواری و ڕمبازێن یەکێک لە دیارترین نەریت و کەلتورە کۆنەکانی ناوچەی شارە زوورە و کە ساڵانێکی زۆرە ئەم نەریتە بەردەوامی پێدەدێت و ڕێگە بە مردن و ونبوونی نادرێت. ئەو کەسانەی کە لە کۆندا ئەسب سوار بوون و ئەو نەوەیەش کە ئێستا حەزیان بە ئەسب سواریە لە مەیدانەکە پێکەوە کۆ دەبنەوە و ئەسب سواری و ڕمبازێن ئەنجام دەدەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، ناوچەی شارە زوور. حوشتر و مەڕ بە شەقامەکانی نیویۆرکدا پیاسە دەکەن. لە نیویۆرک کاردیناڵ دۆڵان ئاژەڵە ماڵەکان پیرۆز دەکات وەک نەریتێکی کریستیانەکان بەڵام بە ئامادەبوونی هەوادارێکی زۆری ئەم سروتە نەریتێ و ئەم سروتە ئاینیە ئاهەنگی پیرۆزکردنەکە سازکرا. کاردینال دۆڵان لە هۆڵا رادیۆ سیتی میوزیک جەژنا کریسمەسێ و ئاژەڵ پیرۆزکردن. ئاژەڵ جی دە جەژنا تایبەت و بالکێش یا دیمەنین زیندی ین کریسمەسێدا بەشدار بوون و ji پیرۆزباهiyên قەشەی بێبەهر نەمان. هەلالوویە ئە ji کریسمسا هۆڵا رادیۆ سیتی میوزیک حەز دکەم ji ber dîmenên wê yên zindî ew diyar dikin ka Krismas ji bo çi ye duriste pêwendî bi kêfxweşiyê yekgirtinê malbat cejin xwarin û vexwarinê kirîn û dana xelatan heye lê dibe em vegerin ser bi nemayan her wisa jî roja ji dayekbûna xweda û rizgardarê me Îsa ye û hola radyo City Music vê ji bîr nake û nahêle em jî ji bîr bikin. بەشای مەزنیە نیویۆرکێ تیمۆتی دۆڵان بەرەکەت خستە سەر حێشتر کاڤڕ و کەرەکێ و divê pêşandana zindî de derketin û pîrozkirina jidayîkbûna Îsa Mesîh ku hin beşên vê nimayişê yên destpêka wê li sala 1930 bûn. Hebûna ajalan li vêrê hemî gava balkêş bûye ji ber ku hemî gava biramaneweyekê ye ku em ê tevlî nimayişkirinê bibin û em gelek hez ji ajala dikên rastî îro gelek xweş bû digel wan. Nimayişa îsal ku bi navê Krîsmesa balkêş e wê hejmarek ahengên nû bo grûpên semayê yên bi cilûbergên periyên bibast yên daristanê hatine xemlandin lê bidin û hindek ji wan wê wek dronên perî li serserê temaşevanan bên û biçin û semayê bikin. Her sal me tiştekê nû heye. Îsal me semaya periyên daristanê heye ku ezmûnek berbiçav e. Hin endam hene ku hatîne veguhasin bû periyên bibasik û xeyalî û semayê dikin û te dibin di nav ezmûna befr û baran û sihrî di her werzekî de. Me dronên periya hene ku li bilindahiya temaşevanan difirin û ev ê ezmûnê dike xeyalî û ez bêjim her kes wê hez jê bike. نمایش و آهنگ کریسمس بالکش یا سال 2022 لهولا رادیو سیتی موزیک به بشداری گروپ سمای و 18 مهی دست بگه. هیلین سندی، دنگ امریکا.
ئەو هونەرمەندەی بۆ نمایشی کارەکانی لە پیشانگایەکی شێوەکاریدا کۆی کارەکانی لە ئەوروپاوە بە زەحمەتێکی زۆرەوە دەگەێنێتە شاری سلێمانی. سەرەتای کارکردنی دەگەڕێتەوە بۆ دەیەکانی ڕابردوو لە شاری سلێمانی، دابڕانی لە نیشتیمان و مانەوەی لە تاراوگا چیمەنی دادەبڕێت لە کاری هونەری. بەڵام ڕۆحی هونەردۆستی و خۆشەویستی بۆ هونەر جارێکی دیکە دەیگەڕێنێتەوە سەرکارەکانی. فەرهەنگ و کولتوری کوردەواری باڵی کێشاوە بە سەرکارەکانیدا. سنوورکەریم بۆ زایاڵا دیمەنەکانی چیرۆک نەجات چیمەنیمان بۆ دەگەڕێتەوە. سەرەتای دەستپێکردنی کاری هونەریم ئەگەڕێتەوە بۆ کاتێک کە لە قوتابخانەی ناوەندی بووم کاری هونەریمە کرد و پێشنگاشمانە کردو لەو کاتە ساڵێک بوو. ئەوە دوایەوە دابڕاوم لە تابلۆکردن. دوای ئەوە 24/12/1970 بە مامۆستای سیرامیک دامەزراوم لە تەمووزی ساڵی 1990 بڕیارمە بچم بۆ دەروی وڵات. لەوێ بێگومان سەرقاڵ بووم بە بژێوی ژیانی خۆمەوە، نەمتوانی کاری هونەری بکەم ئەتاکو ساڵی 2010 هەستام تابلۆیەکەم نەخشان، تابلۆکەم نەخشان ئەسەیرم کرد ئەتوانم باشەکە من توانم هەبێ بۆچی کاری هونەری نەکەم. لە دوای ئەوە وردە کەوتمە سەر ڕێچکەی خۆم بکەوە کللتور ئەزاڵ بوو بە سەرما، کللتور و نەتەوایەتی. بۆ نمونە تابلۆی قازی محەممەد و شێخ مەحمودی حەفید، کار و فرمانەکانی کۆن کە کردویانە خەڵکانی شارەکەم لەو کاتانەیە، وەکو بڵێن شەربەت فرۆشتن بووە، وەکو شێوەی کۆکردنەوەی تەقنەی فەقێ بۆ ئەو کاتێ لە مزگەوتەکان ئامانەوە، شێوەی سوالکردنی داواکردنی ئەوانەی کە کەم دەرامەت بوون نان و بژێوی خواردنیان کۆکردوێتەوە، هەستاون بە دەڤلەیان و بە ماڵەکان ئەگەڕاون و خواردن و نانیان کۆکردوێتەوە. لە خەیاڵما بوو ئەبێ ئەم تابلۆیانە خەڵک ببینن، ئەبێ ئەم تابلۆیانە خەڵک ببینە و خەڵک تەماشای بکە. دەنا من لە ماڵەوە هیچ ئیسفادەیەکی لە ناکەم. بیرم کردو تابلۆکانم بگەێنمەوە کوردستان. بەتەما بووم هەمووی لە سنووقی تەختەیە بنێرمەوە، بەڵام بیرم کردو ئەوەش کارێکی گرانە بێ. لەبەرەوە بیرم کردو هەڵمۆشان و بە هەڵوەشاوی و بە لولکردن کردم بە ڕۆڵە و گەیانمەوە بە واستەی پۆستەوە لەسەر مەسرەفی خۆم. کردنەوەی پێشەنگاکەش بەبێ سپۆنسەر، بێگومان سپۆنسەرم نەبوو. من لێرەوە ئەمێ سپاسی بەڕێوەرانی هۆڵی گەلەری ئەم نەسوورەکە بکەم کە یارمەتیان نام. بەردەوامی چالاکیە هونەریەکان لە پایتەختی ڕۆشنبیری و لە هەرێمی کوردستان گرنگی خۆی هەیە. جۆرێکە لە ژیانەوەی کارە هونەرەکان، جۆرێکە لە ڕیفرێشکردنەوەی دڵ و دەرونی زۆربەی خەڵکی هەرێمی کوردستان کە بە تایبەتی ئێستا هەرێمی کوردستان کۆمەڵی قەیرانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری هەیە. لە ڕاستیدا ئەم پێشەنگایە ئاسێکی جوانە بینیمتیا لە تابلۆکانە، بە تایبەتی ئەوانی کەوە سروشتن کە وردەکاری هیچ جوانی تایە، ئەنی نزیکی خسۆتە لە واقعێکی زۆر جوان. ڕسمەکان هەموو بەگشتی نەختێ واقعین. دوای ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام وەکو زۆر پێشانگای تر چوارچێوە نەبینی لە ناو ڕسمەکانە. تەکمیلی چوارچێوەکان هەر بە لەوحەکە کرابوو، ئەڵبەتە ئیمتیدادی لەوحەکە بۆ قەراغی چوارچێوەکان و بۆ ناوە شەکەی تەواو کردووە. ئاهەنگی مردووەکان لە چوارچێوەی نمایشێکی ڕەنگاڵەییدا لەسەر ئاهەنگەکانی ڕۆژی مردووەکان ئێسکە پەیکەرە زەبەلاحەکان بە شەقامەکانی شاری مەکسیکۆ سیتیدا سەمایان دەکرد. بیرۆکەی نمایشەکە لە دیمەنەکانی سەرەتایی فیلمی سپێکتەری جەیمز بۆندەوە وەرگیراوە.
بۆتە بەشێشی بەنێوبانگی نێو ئاهەنگەکان. به هزاران تماشاوان تبلی و فستیواله بوند جاده‌ای به درجه 4.8 کیلومتر ده جه رفرما اونو حتی میدان زوکلو لناوند پایتخت مکسیکی به صدان لیستگوان سماگر و اکتر به جلو برگن هرمی روجا مریان پیروز کرد. اف راستیه که گوک برازیلیه که من تجاری او ندیت بو و ده دسپیکی ده من او وقتشتکی سیر و ترسناک دیت لی پشتره تدبینه چاوا خلق پر دلگرمو به هفرنه و اف دهلگو او تشتکی عجیب خوش و به ترسبه. پیروزباهین روجا مریان به کفنشوپی پیکتین و مالبات دناورا یک و دوی مجداری ده لسر گورین حسکرین خوی مری کم دبنو به موزیک و خوارن صحبت بوان را دکن. از حس دکم کرز لطاته گردن برگرن که کدورهن خواه کسو کارن خواه مری ببیر بینی گاوا توان ببیر بینی او تبه وادا گاو هن ساخن و ایدینه مرینه. اف فستیوال ده هیلک و اف کفنشوپی به هر کسر کولانانو و به هزاران گشتیارین سراسری جیهان را پارو بکه اوین که دخوازن جعالی کی دم ول مرنه بنیرن. او پر بالکشه و ام دکارن هست و حسکرنا مروین لاتینی بکن کیفا من پر جراحات و من جروی خواه بویاق کر جبرگو از دخوازم بوی رنگی اوینا گلین لاتینی بجی بینم. کاربدستین باجار مکسیکو پیش بینی کرد که 1 میلیون کس لسریین سرکین باجر رز بگرن دا کو تولی پیروزباهی شمیه ببن. مکسیک دمک درج لهمبر مرن خودی هلوستک جواکیا جدایه او جه دورین دنین جیهان بهتر مرن دپجرینه. صالح دمیجر دنگ امریکا. خانمە گۆرانی بێژ و هەڵبەسوانی بەریتانی ئەیمی واینهاوس دەڵێت ژیان کورتە هەموو شتێک شیانی ڕوودانی هەیە و زۆر کات هەر ڕوودەدەن بۆیە هیچ سوودێکی نییە دانیشتن و بیرکردنەوە لە ئەگەری ڕوودان و ڕوونەدانی ئەو شتانە تا زایڵێکی دیکە و جوانی و داهێنان و خەمێکی دیکەی جیهان ماڵەوە.